زیزان لە پامی ڕۆژ لە کەناڵ ئاسمانی پامیش ئامانجوانە کە ئەو بەهرە و خودایی کە لە گەنجانە هەیە ترکیزی بخەینە سەر و زیاتر گرنگی پێبین و بێتە مایەی هاندان بۆ ئەو خەڵکی تریژ یاخود بۆ ئەو گەنجانەی تریش کە حەز و خودایەکی تایبەتیان هەیە و دەیانەوێت بیکەنە پیشەیەک بۆ خۆیان. ئەمڕۆ لێرە بەڕێز دڵشاد ئەحمەد خاوەنی کارگەی دروستکردنی چەقۆ لە لامان میوانە کە کارگەیەکی دامەزراندووە لە شاری سەقز تایبەت بە دروستکردنی چەقۆ. کاک دڵشاد زۆر بەخێر پێیبوون. سەرتامەوێت لەوە دەست پێ بکەم تۆ یەکەم کەسی لە هەرێمی کوردستان یاخود لە ناو کووردا کارگەی چەقۆت دانابێ یان پێشتر خەڵکی تر هەبوو پێشترم ئیشت کردووە؟ وەکو دروستکردنی چەقۆ کارگەکەی ئێمە بەڵێ یەکەم کەسین، بەڵام کەسێکە هەیە چەقۆ دروست بکات ئەوانە پێڵەن چەقۆ ساز نە کارگەی چەقۆ. ئەوە ئیشیان جوانە و ئەتوانن چەقۆ دروست بکەن وەکو حەزێ خولیایە یان بیفرۆشنەوە ئەمە شتێکی ترە، بەڵام کارگەی چەقۆ بەڵێ یەکەم کەسین کە کارگە دروست بکەین. زۆر باشە کاک دڵشاد، پێشتر ئەسنای قسەکانمانە ئاماژت بۆ کرد کە لە نەوەندەکانەوە خەریکی چەقۆ تیشکردنەوەوانە بووی، دواتر ئەم بیرۆکەیەت بۆ هات کە کارگەیەک دروست بکەیوە شتێکی خۆماڵی خۆمان بێت وە کارگەی خۆمان بێت بەڕاستی. ئەمە خۆت ینی تا چەند لە مێشتا بوو هەر بەردەوام برەوت پێدا تا ڕۆژێ گەشتی بە و ئاواتت؟ بەڵێ من هەر لە مناڵۆکە حەزم دەی بوو لە چەقۆ تیشکردن چەقۆ دروستکردن ئەوانە، ینی چەندێک زۆر شوێن گەڕاوین کە چەقۆیەکی ئەوەی کە ئەو تایبەتمەندی هەبێت کە بەڕاستی لە چەقۆی ئەوێ هەبێت لە بازاڕە دەستم نەکەوتۆ یان نمبینیوە یان زۆربەی تیجاری کراوە هێنراوە لێرە فرۆشراوە. ئەتر ئەو جۆرە مادێشی کە ئەبێت چەقۆی لێ دروستکرێ هیچ چەقۆیەکم نەمی لە بازاڕە هەبێت. لەو مادەیە بۆیە حەزم کرد کە خۆم کارگەکەی دانێم و بۆ کواڵیتی کە خۆم ئەمێ وە چەقۆش پێویستێتی دروستی بکەین. زۆر چەسەنا گلەی گازندەوەکەین کە ئەو چەقۆیانەی دێنە نێو هەرێمی کوردستان لە وڵاتی تورکیا بەیان ئێران بە دوای مدەتێک کولە بەیانی زۆر باش نییە کوالەتێک ئەو گلەیان هەیە چەقۆی کڕین بە شیمایە کادای کولە بێ. خۆی چەقۆ تیژی چەقۆکە ئەوە نییە بڵێ ماڵ بێ لەسەر چەقۆکە و ئەوێ چەقۆیەک بێ قەت کول نەبێ. چەقۆ تۆ ئیشی پێیەکەی بەرکەوتنی لەگەڵ تەختەکەی ژێردەست هەیە لەگەڵ ئەو شتێکی ئەی بڕی تۆ ڕۆژانە بەکاریێنی قابلی ئەوەی هەیە هەرکول ببێت. بەڵامی تر زۆری بەرگەیکردنی تیژی چەقۆکە کەوتۆتە سەر جۆری ئەو مادەی کە لێ دروستکراوە. چەقۆ هەیە بەشی ساڵێکەکە هەیە بەشی 2 ساڵە کاتیشەکەی هەشە تیجاری وانەی لای خۆمان ئەو پەڕی بەشی هەفتەیەک زۆر بڕات کەم بەکاری بێنی بەشی مانگێک کات ئەوە هات کەوتۆتە سەر جۆری ئەو کانزایی کە لێ دروستەکرێت. باشە کاک دڵشاد، بەزانم جەنابەت لە باشووری کوردستانە نیشتەجێی کارگەکەت بۆچی لە شاری سەقزە بۆ لێرەدات نەمەزراندووە؟ زۆر حەزم کرد لێرە بێت لە شاری سلێمانی بێت، بەڵام مەرجەکانی پێدانی کارگە و بەڕێوەبردننی کارگە زۆر قورسە لێرە ئێمە نەماتوانیەوە تێپەڕێنین، چونکە هیچ کارگەیەکی کەژ نییە لێرە لە سلێمانی، بۆیە موادە ئەولەکەی لێرە قورسە هەر نییە لێرە لە سلێمانی. زایدەن لەوێ بڵێن لە ئێران تۆ توانی کارگەش بە یەک نەفەر ناڕوا بەڕێوە. من بۆ منە چەقۆ ساز نیم کە یەک خۆ بەس خۆم بم بە چەقۆ دروستکەم بە یەک نەفەر ناڕوە، کەس لێرە ئەو ئیشە لەگەڵ ناکا بڵێ وەربە وەکو وەستایەک لە ناو کارگەکەی من ئیش بکە. زۆر باشە کاک دڵشاد، و ماوادانی کە ئێوە بەکاری دەهێنن ینی چ ماوادێکە ینی وەک پێشتر ئاماژەم پێکرد لەوانەیە زۆرێک لە ئەوانەی کە دێنە نێو هەرێمی کوردستان و زانین کە کوالەتێکی یاخود ئەو ماوادەیان ئەو ئاسنەی کە بەکار دێنێت کوالەتێکی باش نەبێ، ئێوە چۆن ئەم کوالەتی هەڵەبژێن یاخود چۆن ئەم جۆری ئەم ئاسنە یاخود ئەوەی کە بۆ بشێت بۆ چەقۆ چۆن هەڵی دەبژێرن؟ چۆن هەڵێ بژێرین؟ ئێمە لە زۆربەی مادەکان کە پێش ئەوەی کە هیچ دروست بکەین بەداداچوونێکی زۆرمان کرد بۆی کە چ مادەیەک زۆر باشە. یعنی لە زۆر مادە تاقیمان کردەوە ئەو کوالیتی دەرناچوو کە خۆم ئەمویست. ئەمە کاربۆن ستیلە تایبەت بۆ چەقۆیە، یعنی ئەم کاربۆن ستیلە ئەوە باشە مادەکەی پلێتە، نەک بڵێن شتێکی وەکو وەرەقی سیارە و شتێک بێت دانە دروستکرێت. پلێتەوە حازر کراوە بۆ چەقۆ لەو شتانە زۆرجار دروستەکرێ. بەڵێ لێرە چونکە هیچ زانیاری لەسەر چەقۆ زۆر کەمە و مواد نییە، ئیتر پەنابراوە بۆ وەرەقی سیارە بۆڵبرین بەعزێ پێداویستی تەقەمەنی و گولە تۆپ و ئەوشتانە لێ دروست ئەکرێت. بەڵام ئەوە تایبەتمەندی چەقۆی هەیە ئەو مادەیە کە زۆر وەستا ئەگەر ئیشی پێ بکەن
طبعا ئەو چەقۆی پێویستی بە ئاودناوەنەوەیە ببرێتەوە کورە سوور بکرێت و دوای ئاو بدرێتەوە ئەو نەخۆی باشە بۆ چەخۆ زۆر وەستا هەیە هەر ئاوی نایەتەوە بەزەی بڕێتەوەی کا بە چەقۆکە بەس ئەگەر ئاوی بدەیتەوە کوالیتی چەرخا دەچێتە سەرەوە چۆنیە ئاوداینەوە چەخۆگەر نازانبینی بێتە خلێتە کوورەوە سوورەکرێتەوە ئاسن تەور و تەوراس و چەخۆوانەکرێتە سوورەکرێتەوە چونکە ئەو مادەیەکە گەرم بوو طبعا ئۆکسسیژینە ڕایگرتووە ئۆکسسیژینە ڕایگرتووە ئەو ڕقی پێەیە کە لە کاتی ئیشکردنا زۆر گەرمە بێ ئەڕوات دیسانە بێ ئۆکسسیژینەکەی پێ بدرێتەوە بۆی ڕقیەکەی بۆ بگەڕێتەوە کاتشاد چ شتێکە لەم مادەیە یاوە کە ئەم چەقۆیە درێن کول بێ یاخود بە ئاسانی تش ببێتەوە ئەم مادەیە لە 6 مادە پێک هاتووە زوو خنجێری دەبان هەبوو لێرە ئەوە لە 10 مادە دروستکراوە کە ئێستا شەر تایبەتمەندی خۆی هەیە و سعری لەسەر و چەقۆکانیکەوەیە ئەمە لە 6 مادە دروستکراوە بۆچی ئەم مادەیە زۆر درەنگ کولە بێت لەبەرەوەی ئەم چەقۆی بڵێن کە لە مادەیە دروستکراوە بەم جۆرە زۆر بەرگریەکات درەنگ کولە بێت بەم جۆرە کە تۆ ئیشەکەی ئەم تیخەی زۆر بەرگریەکات لە زۆر بەخۆتە بەس کاتێک کە ئەدەوێت تیژیکەیت ئاسان تیژە بێتەوە بەم جۆرە کە ئەدەوێت تیژیکەیتەوە لەسەر هەسانیە بە سمارتە شتێک بەرگری نییە زۆر ئاسان تیژە بێتەوە بەم جۆرە بەرگری نیە بەس بەم جۆرە زۆرترین بەرگری هەیە شێوازەکانی تیژکردنەوەی چەقۆ دڵشاد زۆر جار لە ماڵانە بە تایبەت خانمان لەوانەیە بەهاڵا تیژی بکەنەوە یان کۆمەڵە شتە فرۆشێ لە بازارە بۆ چەقۆ تیژکردنەوە شێوازی چۆنیە چۆن وا بکەین کە چەقۆکامان تیژ بکەینەوە سێریکە ئەوە گوت من کەس بیەوێت چەقۆیەکی دەستکەوێت قەتکول نەبێشتی وانە هەر کەسێکمان لە ماڵی خۆم بەشی پێداویستی ژیانی خۆی پێویستەکە بەشی خۆی تیژکردنی چەقۆ بزانێت ئەو شێوازی تیژکردنی ئێستا لە بازار و لە شوێنانەکرێ بە هیچ جۆرێ تەندروست نییە ئەو چەقۆیانە قەت نابێت قەت کۆسەرەی لێ بدرێ نابێت چرخی لێ بدرێەوەی سەر مێزەکان بەردە چکە دەمی چەقۆکە هەم زبرگەکە ناشرینێکە بۆ زۆری لێە بە ئەگەر چەقۆیەک بەشی 10 ساڵکە بە چرخ بۆ بەرد و کۆسەرەی تیژیکەرەوە بەشی 2 ساڵ ناکات جگە لەوەشی کە تەندروست نییە بەو جۆرە تیژکردنەوە چەقۆ دوای تیژکردن ئەبێ پۆڕیش بکرێ ئەکرێ پیشانمان بزانین چۆن تیژەکە جاابەوە پێویستە بڵێن هەموو ماڵێکە هیچ نەبێ بەردێکی هەسانی تیاابێ مەخۆمان پێڵەن هەسان کە چەقۆی پیتیژەکرێ بەکارهێنانیشی ئاسانە دوو جۆریشی هەیە یەکیان وشکە بە ئاو ئەکرێکیشیان چەورەکرێ بەردە عادەتی کوردواری لێ خۆمان هەمووی باین کردوێتی بە ئاویشەکرێ بەس ڕۆنەکە ئاوکەس دوو وشکە بێتەوە بێ زوو ئای پیاکەی بۆی وشک نەبێتەوە بەڵام ڕۆنەکە بە چاوریەکە بێت وشک نابێتەوە ئەبێ هەسانێکی باش هەڵبژێرە ناوانەی کە جال لە کوردستانی خۆمان باشترین جۆری هەسانی هەیە ئەمە هی شاخەکانی کوردستانی خۆمانەکە باشترین جۆرە بەڵێ شێوازی تیژکردنەکە بۆی هەر لێرەوە من بە خەڵکی بڵم چۆنە جارە پێشێکی ئەبێت هەڵبژاردننی هەستانەکە کە هەسانێکی باش بێت چکۆگەر بەردێکی احتیادی بێ هیچ چەقۆکەت بۆ تیژ ناکە هەر خۆت هیلاگەکەی ئەمە هەسانێکی زۆر باشە پێشەوەی کە بزانی هەر بە سیرکردن ئەو نەخشونی گارە جوانە سروشتی خۆی تایە هەسان زۆر جوانە کە ڕۆنی خەیتە سەر دوسێ ڕۆن بۆ چەقۆتیشکردن هەر نابێت یعنی واکە لە کوارتی هەسانەکەشدا بزێن بڵێ ئەمە چه هەسانەکە چەقۆتیش نابێت ڕۆنێک ڕۆنی سیارە و زەیتی ماڵان و ئەو شتانە ڕۆنی سیارە و زەیتی ماڵان بە هیچ زۆرە بە چەقۆتیشکردن نابێت باشە باشترین ڕۆنی کوردیە یان دووژی حیوان ڕۆنی کوردیان ڕۆنی تەنەکە ئەوێت بەڵام لە هەمووی باشە ڕۆنی کوردی ئەمە زانی هەموو شتێکمان پڕبەرەکەت هەموو شتێکمان باشە ئەگەر زۆر باشە زۆر ڕۆن ئەوە بەردەکە مەسەرە نانیەوە منەوە هەر بۆ ئێرە فکری جەنابێت فکری گەنجێکی کورد مەسەرەن باڵێ نا هیچ وڵاتێک بەردێکی ئەم نبینەوە کە لە هیچ وڵاتێک وە لە بازاڕ هەبێ ئەوەی هاتووە مەسنوعیە زبرەکانە خۆ خراپەکات خراپەکە من بۆ ئەوەی کە هەچ کەسێک بەشی خۆی بزانێ حەزەکەم ئەمە هەر بەدەم قسەکردنەوە دیژی بکەین کاک شاد لە ناو ماڵانە یاخود لە مەطبەخەکانمانە هەندێک لە ئافرەتان بە بنی ژێر پیاڵە چەقۆکانیان تیژەکەنەوە تا چەند تەندروستە یاخود کارگەری خراپ دروست ناکات ئەو بۆ یەک دووجارێ باشێت دوای کە دەمی چەقۆکەت ئەستور بوویتر پێویستی بە تەنەکردنەوەیەک بێت بەڵام دوای ئەوە عادەتەن کە بە ژێر پیاڵەکە تیژی ئەەکەیت ئەبێ بیسڕی دەمەکەی چونکە باش نییە بێ بستڕێتەوە سەریکە بۆ تیژکردنی چەقۆ ئەبێ جارێسی دەمی چەقۆکە تی بزانی تا چەندێ ئەستورە بە گوێرەی ئەوە ئەبێتەوە ئەم پشتەی بەرزکەیتەوە قەت ئاو بە تەختی چەقۆتیش نابێت بە کەمێک بەرزیکەیتەوە پشتەی بۆی تیخەکەی بچێتە سەر بەردەکە بۆ ناسینەوەی بەردەکەش بردی هەسانی ئەسلی کە خست سەر بەردەکە دەنگی تایبەتی خۆی هەیە
هیچ بەردێکیکە ئەو دەنگەی نییە یعنی زۆر ئاسان یەک تۆزە بێ لەو سەرەوە بەرز بێتە ئەوە زۆر گرنگە بۆی ئێرە تا ئەوێتیش بێت لێرە ئاوا ئەم سەر ئەو سەر ئەو دیوی کەواتە بێ هەردوو دیوەکی تیش بکرێتەوە یعنی ئێمە شتێک زۆر خۆشە بەلامەوە زۆر جار باوکم کە پیازی کەلانەیان بەهاران پیچی هێناوە ئەگەر من لێ بوو بێتم دایکم دێتیەوە چۆقۆیان بۆ تیشکەوە چاکەم ئەگەر منیش لێوە نەبوو بێتم سێرکم زۆر جار بەسەر مۆزۆکەی ڕۆشن باوکم دایکم لە خۆم جوانتر چەخۆ تیژەکە پەردەکەی بەدەستە بۆ تیژی کردەوە هەرم شۆ چەخۆی دانرا بوو وتم ئەوە کوێ تیژی کردەوە دایکم تێوەڵا خۆم تیژم کردەوە سێ مریشم پێچا کردەوە هەنیۆ بەشی خۆی ئەزانێ بەشی زیاتریش ئەزانێ لە خۆی لە بەشی پێویستی خۆی کاک دڵشاد بۆ بابەتی بۆ نمونە گۆشت یان سەوزە یان پیاز ئەکرێ بڵین ئەبێ ئەمانە چەقۆی جیابێ بۆ نەگەرم ئێمە چەقۆیەک پیازمان زۆر پێورد کرد بینە سەر شتێکی دیکە گۆشتی پێوردکەین کول نابێت زۆر جاباز لە پیازەکەن بۆ کولبوونی چەقۆ جۆری بەکارهێنانەکە دەورە بینێ پیاز بۆ چەقۆکانی ئێمە نەخشینە تاقیم کردێتەوە هیچ مشکلی نەبووە پیاز بەس مەگەر لەبەرەوەی بۆنەکەی کە تۆ پیازەکە پیازی پێێزنیت ئەچی شتێکی پێەکەی ئەگەر لەو کاتەیە بیشۆی بۆی بۆنەکەی نەگوێزێتە بۆ موادەیکە کە شتێکی پێزنی ئەمە شتێکی ترە بەڵامی تر جیاکردنەوە لەو کاتەیە تۆ دوو سێشت ئەزنیت پێویستە چاقۆکانت جیابێ بەڵام تو ئێشۆری تو هەڵێژری تو تاو تۆ شۆردوتە پێ ئاسایی شتێکی پێ بکەیت کاکشاد لە ناو مەطبەخەکانمانە چۆن چەقۆکان هەڵبگرین ئایا هەر لەگەڵ کەوچک و چەتاڵ و ئەوانە دەینین ئاساییان شێوازی هەڵگرتنی خۆی هەیە چەقۆ تاکێکی جیاوازی هەبێ باشترە چکە ئەو چەخۆیە ئەگەر لەگەڵ کەوچک و چەتاڵ و شتی کاتێکەڵێکی عادەتەن تاگڕاکێشی دایەخیتەوە چەقۆکان بەریەکە کەون بەر کەوچکەکانەکەوێ چونکە تەنکە چەخۆ کە کەلێکی تێبوو ئیتر کولە بێت ئیشکردنی خۆش نابێت یعنی بەجێ هەڵبگیری عادەتەن باشترە ئەکرێ پۆلێنکاریان بۆ بکرێت جۆرەکانی چین بۆ منە ئێستا ئەمە بۆچی بکە ئەمەیان بۆچی بەکارێ ئەویان چۆن چۆنیە پۆلێکاریان بۆ بکەین بەسەرچەوە ئەم سێ جۆرەمان بۆ ماڵان دروست کردووە باشە زۆر کەس بڵێ لە ماڵانە ئافرەتان لە ماڵەوە هەموو جارێت تەختەی لە بەردەست نییە حازر بێت لەسەر تەختێکی ئیش بکات بامیە قەنچکە کاشتێکە زنێ چەخۆکەی بێ بچوو بێ دەستکەکەشێ بێ بچووکتر بێت لە چاوچەخۆی دەستی پیاوە ئەمە بۆ گۆشت هەر بۆ ماڵانە ئەمسیانە باشە ئەمیان بۆ گۆشتە بێت بەڵام جارێک کە سەڵقێکە زنێ گورزیە سەڵقێنێ ئەی زنێ یان کەلەرمێشی گەورەیەنێت پێویستی بە چەخۆشی گەورە بۆ شووتی ئەمە یەک دیزاینن بەسێ قیاس ئەمە بۆ ماڵان ئیتر زیاتر پێویست نییە ئاشوتێکی گەورەیەنی خۆ بەمەلەت ناکرێت ئەمەش زۆر بچووکە ڕاستە یان ئەمە بامی پێ ناکرێ هەنی بێ جیاکرێتەوە چاقۆکان ئەمە چەخۆی داخراوە چەخۆی گیرفانیە پیاوان زیاتر ئەمە بۆ پیاوان بۆی کە دابخرێتەوە ناکرێت چەخۆی لە گیرفانیا بێدانەخێتەوە بۆ پێویستی خۆی بەکاربێن نەک بۆ هەنێ شدوانیە حتمما ئەبێ بۆ پێویستی بەکاربێن چکە ئەمەش هیوادارین کەس بە خراپی بەکاری نهێنێ ئەمە زۆرتر ڕێستۆرانتەکان بەکارێن چکە ئەوان ئەبێ چەقۆکەی دەستیان گەورە بێت دایم لەسەر تەختە ئیشەکەن بەم جۆرە ئیشی سەریعیانەوێ ئەبێت تەنک بێت زۆر ئەستور نەبێت قورس نەبێت وەزنیە و چەقۆیە بکە چەنێک گەورەیە زۆر سووکە چۆ قورس بێت زوو هیلاک دەکات ئەوەی بەلای منەوە جوانە لۆگۆیەکی کورتی ناوێکی کوردی بە چەقۆیەکە و بینی زۆر شتێکی جوانە نەخشینەوانە نەخشینەیە بەڵێ شتێکی زۆر جیاوازە نەخشینە ناوینەنکمە باشە من بۆ براندێکیە بۆ شتێکی کە نەخشینەم نووسی بوو بەڵام کاتێک چوم لۆگۆی حیجزکەم بۆ چەقۆکە ناوێک بۆ چەقۆکە ناوێکترم دانابوو زۆر ناوم زۆر وت لە غورفەتی جارەوتیان هەمووی گیراوە هەمووی حیجزە ئەمە نە کۆمپانیای ئەوە شتێک تنسیکی هەفتا ناوموت باشە ئیتر لە ئەخیران ناو نەما وتم وەڵی ناو نەما مەگەر ناوی نەنکەم تی ناوی نەنکە چێتم نەخشینەکە سێرچی بۆ کردیەوە نییە دەبین و جوانەوەڵە دەریسە زۆر خۆش دەرچوانەوە کار زۆر خوب کاک دڵشاد پێما بێ هەر چەقۆیە کۆدی هەیەوانە کۆدێکی لە ژمارەی لەسەرەوە چییە؟ ئەوە ڕقەمی ئەو مادەکە لێمان دروست کردەوە 420 ئەگەر یەشێک بزانێ لێ بزانێ کە نووسرا بۆ 420 پرسیاری بۆ ناکە ئەم چەقۆیە کواڵیتیە یان نەخۆی زانێ کواڵتەکە چەندێکە ئەترێەوە بەپێی ئەو ژمارە زان کام هەمووی 420 لای ئێمە هەمووی ئەو 420 هیچ کانزایەک نییە لە 420 باشتر بێ بۆ چەقۆ
کاڵشاد ئەم چقۆیانەوە لە ناو بازاڕە هەن لەکوێ دەسەکەون هاوڵاتیان چۆن پیاەکەن ئێمە بۆ شارەکانی تر دیلیڤەریمان هەیە پۆستەیە گەیاندنە لە هەر شوێنە داوایکەن لە پیجەکە سەیرێکا چ دیزاینێک بۆ شەکەی خۆی بوێ داوای کات و ئێمە بۆ نێرین بۆ هەنی سلێمانیش خەڵکی شاری سلێمانی ئەمە لە سابسپین ئۆفیسەکەمان لەوێ ئۆفیس فرۆشن خۆتان ئۆفیستان هەیە لە ناو بازارە بە دوکانەکانی بازارە بڵاونە بۆتەوە وەڵای چەند کەس ئیشی لێ کردووە بەڵام ئێمە بۆ خۆمان هەر بە تایبەت یەکەم جاریشمان لێ کردووەکو ئەوانەی کە بە تاگەیانەوێ هەڵاتە بە کۆژەتانە بەڵێ زۆر باشە ئەمانە بۆ قەسابەکان کامانە زیاتر بەکاردێنێت و لە قەسابخانەکاندا قەسابەکان دوسێ زۆر چەقۆیان پێویستە باشە من زۆر سەی دەسی قەسابەکانم کرد چەقۆکانی دەسییان بەڕاستی هیچیانم نەبینیەوە خەت چەخۆیشی کوالیتی بێ لە سەدا ৯ قەسابەکان لە کوالیتی چەخۆ نازانن ئەوەی کە چەقۆیەکی باشی بەدەستەوە بێجارێت چەقۆکە دووسێ مانگ بەکاری هێناوە ئەو کاتێکە چەقۆیەکی باش بۆ درەنگ کورد بۆ زووتیش بۆ اینجا ئازانێت چەقۆیەکی باش یعنی وەکو یەکێک نەبووە کە چەقۆکە ئاوا سێری بکازانێت چ کوالیتیەکە دووسێ جۆر چەقۆ پێویستە بۆ قەسابی ئەمە چەقۆیە بۆ سەربڕی نەبێت ئەمە بۆ سەربڕی نەبێ ئەبێت تۆزێ گەورەتر بێت ئەمە بۆ کاتی کەوڵکردن و پێزلیکردنەوەکەی زەرورە کە خۆرسترین ئیشی قەسابیە لای زۆربەی قەسابەکان کە پرسیارم کردو چونکە چەقۆی کردن ئەبێت تۆزێ نوکەکەی قەوز بێت نابێت نوکەکەی تیژ بێت چکە پێستەکەی کوونەکات و ئیشی خۆش نابێت لە دوای ئەوە بۆ ئێسقان شکاردنەکەی کەوڵکردنەکە بڵێن ئەمە سەربڕینە ئەوە کەوڵکردنە ئەمەی پێویستە بێ بۆ ئێسقان شکاندن چکە خۆم چەخۆیانە شکاندنی ئێسکی پێ ناکرێ بەس سەربڕین و کەوڵکردنی پێکرێ ئەمە ئەم لە 3 ملیم دروستمان کردووە ئەوانەی کە عادەتەن هەبووە دایم لە 5 ملیم و 4 ملیم کەمتر نەبووە چەند قەسابێمەیان تاقی کردوێتەوە 3 قەساب 4 قەساب تاقییان کردوێتەوە یەکەم جار کە گرتیان بەدەستیان تویان زۆر سووکە بە خەڵک ئەمە ئەبێ قورستر بووە بەس کاتی ئیشیان پێکرد ئیشی زۆر لەوە باشتر بوو کە 5 ملیم بوو 3 ملیمیشە یعنی چونکە ئەبێت ئەمە کە ئێسقان ڕقا نابێت بە هیچ جۆرە ئەم دەمە لار ببێت لە کاتی ئێسقان شکاردن و ئیشکردنە کاکشاد ئەو گەورەیەم شتێکم بیرکەوتەوە زۆر جار لە ماڵانە بۆ منە چەقۆیەکی لەو بچووکتری هەیە لەمانەیان هەیە بەتایبەت خانمان ئێسقان یا شتێکی پێشکێنێ بە چەکوژەیە لە چەقۆکە لە پشتی چەقۆکە ئەوە زیانێکی زۆر حتمەن بەر چەقۆ ئەگەر چەقۆکەش نەشکێت یا پشتەکەی لارەوەیە پێشەکەی لارەوێ ئێکەلاریش بووی تر چەخۆ ئەبێ ڕێک بێت ڕێک وێ زەرورە ئەویان بەکاربهێن بۆ ئێسقان شکاندن هەربێ ئەوە بێت یعنی هیچ شتێکی کردێ من چەخۆمیاوە بە خەڵک هێنایەت و لار و لێوەری کردو دەمەکردم بۆچی وا لێ کردووە وەڵا ئێسکم پێ بڕێ ئەخد ئێسک نابڕێ ئەو ئێسک ئەوەی بڕێت ئەگەر ئەوە لار بێ کەواتە من شتێکی باشم دروست نەکردووە بەس ئەو گەورەیە پێویستی بەوە نیە مەسەلەن پیاوی بکێشی ئەوە پیاکێشانی ناوێ ئەو بەس قوتی خۆ دەورەبینێ هەنی قوتی خۆ دەورەبینێ من دڵنیام لە چەقۆکە کە بە هیچ ئێسکێ خوار نابێ بەڵام بە هێواشیش نا بە کەیفی خۆت تا ئەشکێتەوە قایم پیاکێشیت کاکشاد لە ناو کوردەواریە خەڵکانێکەن حەزیان لە هەڵگرتنی چەقۆیە چەقۆی جوان و ئەوانەی تا حدێ لە خەنجەر ئەچێت و ئەمانە ئێوە شتانە دروستەکەن من پێشەوەی کە دەستکەم بە ئیشی چەقۆ خۆم زۆر حەزم لێ بوو زۆر هیوایەتم بووام زانین بەس من حەزم لە چەقۆیە وام ئەزانیوان بیرەکردو بەس من حەزم لە چەقۆیە بەڵام لە دوایەوە خەڵک سەردانیە کە خەڵکی وایەتە لام وەڵێ من 400 چەقۆمێتم بۆ چەقۆ فرۆشی نەوەڵ دوای لە 200 چەقۆم هەبووە پیاکەمەندری لە 1970 من چەقۆ هەچیم پێ جوان بوو بێ کە ڕێومە بەڵام بۆ ئەوە جارێک زەروریەکان لە پێش هەموویەوێتی ئەوانێک لە ماڵ زەرورە لە قەسابخانەکان لە ڕێستۆرانەکان زەرورە جارێ بەوانە دەستمان پێکردووە ئەوانە کە کەوتە سەر ئەوان زەروریەکان تەواو بوو ئەو کاتەشتی جوان و کەشخە و لە ئەنواع دەستکی جوان و ئەوانە بەڵێ بەرنامەمان هەیە دروستی بکەین دڵشاد ئاماژەت بە دەستکی جوان کرد زۆرێک لە نێو کوردەواری هەن لە دێر زەمانەوە شاخی ئاژەڵیان بەکارهێناوە و کۆمەڵی شتی دیکەیان بەکارهێناوە ئێوە ئەو شتانە بەکارنیان یاخود ئەو مەوادەی بۆ دەستکەکی چییە بەکاری ئەهێنن ئەو مادەی ئێمە زۆرتر لە ئەگەر دار بێت یان لە داری گوێس یان لە سنجوو یان لە قەیسی دروستیەکەین هەڵبەتە تەجروبەتانەیە کە کامیان زیاتر ئەمێنێتەوە باشترە داری قەیسی بەهی زۆرێ بۆ تەڕبوون ناوسێ گوێز باشە سنجوش سووک نییە دارێکی جوانی تا ڕەخش و نیگاری تیا دارەکەی باشە ئیتر ئەوەی لە شاخی حیوانی دروستەکرێ بێ وەختی خۆی
ئەم مادانە هیچی نەبوو بێ شاخیت باشترین شتا بەس ئێسش جوانە بەس وەکو باشترین باشتر هەیە بەڵام شاخی حیوانەکە زۆر جوانە دیمەرێکی زۆر جوان جوانە بەڵام زۆر هەنێکیان هەیە وەکو بڵێ هەڵەوەرێها زبرە بێ ئەوەی ئەگەر تەڕ بێت و شوێنەکەی یان گەرم بێ لە کاتی تەڕبوونا هیوا هەیە کە ئیشی پێ کردووە زستانان چاقۆکەی تەڕ بووە شۆردوێتی لای زۆباکە دایناوشک بێتەوە هینە بێت خراپە بێت دەستکەکەی تر بەڵام لە کاتیکە هیچ مشکلێ نیە و نەخشی جوانیشی تێشتی جوانی لە دروستەکرێت لە شاخ ئەوانەی کە دەستەکانیان لەدار دروستەکرێت تەڕ بکرێن ئاساییە زۆرتر چاقۆ قەسابیەکان لەوە دروستەکەن چونکە زۆر تەڕی ناکەن سێ چاقۆی ڕێستۆرانتەکان تەڕەکرێت چاقۆی مریش فروشکان دایم لەنە ئاوەیە چاقۆی ماسی ئەمە چاقۆی ماسیە بۆ نمونە چکە دایم لە ئاوایە دایم تەڕیانی وشک نابێتەوە نابێت دار بێت هیچ جۆرە دارێک نابێت ئەمە بێت ئەم وادە بێت لەبەرەوەی تەڕ نەبێت کە تەڕبوو هەڵنەوەشێت ئاو سێداری کەتر بەردەوامی وای لێ کاکە ئەبە ئاوسێت و دوای دەستکەکە هەر لێ ببێتەوە زەمە مشکلێ نییە یەکێک بێتە لاتان چقۆ بکرێت سەرێ و پرسیاری و لەکەن بۆچی بەکاری هێنی یەکسەر من ئەبێ پێی بڵێ چونکە ناکرێ بڵێ من ماسی فرۆشم و ئەو چەخۆی بەمێ وایان نا من بۆ خۆم پێش ئەوەی کە ئەم ئیشە بکەم چەند جار ماسیم کڕیەوە بۆ ماڵەوە کە ویستمە هەڵی دڕم کە دەستی ئەوم بینی و حەزم کرۆ خۆم بیکەم چوم لە ماڵەوە گەورەترین چەخۆم هێناوە لە کاوانتەرەکە پێم ویستم هەڵدڕینەکە پێ بکەم هەر ناشیرینم کردو بە جدی ماسێکە کە دەستم پێ کرد هیچ چەقۆیکیشمان بەبێ پرسی خاوەن ئیشێک دروست نەکردەوە بۆنمە کە چەقۆی ماسیمان دروست کردو لە ماسیم فرۆشێ پرسیارم کردووە توێ تێبێ دیزانەکەی ئەو بێدانەیەکم دروست کردو اینجا زۆرم کردووە باشە اینجا گوتم وەختی خۆی بیرم کەوتەوە چەق گەورەترین چەقۆمە هێنا بۆ دڕینی ماسی نابێت لەمە گەورەتر بێ هەرچەند ئەمە یەک بگرە تۆزێکیش گەورێ ئەو سامتیمێکم تری پێوتم من سامتیمێ زیاتم بە هەر هەبێ خەیناکە ماڵی زیاد سەر ناشکێنێ ئەنا هەرچەند بچووک بێ بۆ نمونە چەقۆی ماسی خۆشرە بۆ هەڵدڕین هانی بێپرس ئێمە دروستمان نەکردووە ئەبێ بۆ ئیشەکە ببێت ئەو کاتە هەچ کەسێکی ژێت پرسیاری لەکەین بۆچی ئیشەکەی بۆی چەقۆی تایبەت و ئیشەی بینێ شاد لە دوایەوەی کە باسی جۆرەکانی چەقۆکەت کرد هەرێکەوە بۆ شتێ بەکارێن دەبێتمان هەر بەو سیفەتەش ئەیفرۆشتنەوە بە کڕیارەکانتان ڕێکریار و بەکارهێنەرەکانتان چۆن لەسەر جۆری چەقۆکان خەڵک زۆر تاقی کردوێتەوە ئەن لەم چەند مانگەیە من دامناوە ئەگەر گەیشتە 120 گلەیم بۆ هاتەوە ئیشەکە نەکەم 120 بەکارێنەرەکان زۆرە 120 هێشتا زۆرە بەڵام تایسە دوو نەفەر گلەیان کردووە لێم چاقۆکەم لێ وەرگتوونەتەوە هشتا ساخبێ بەدڵنەبوو بێنەرەوە تایسە دوو نەفەر بەڵام زۆربەی زۆری ئەوانەشی کە بەکارهێنانەوە هاتوونەتەوە زۆر لێ ڕازنی عنی هیوایەتیاڵێم هەر نەجاتمان بوو لە دەستەخۆی کورد یاخوا دەستان خۆش بێ و هشتا ساغ بێ ئینشاڵڵا دیریشمان نەچیانی ئەوش بڵین کە زۆر جار ئەم کارگانە ئەبێتەوەی دروستبوونی هەلی کار بۆ کەسانی دیکەش ینی بەدەر خۆتان لەوانەیە سوودێکتان وەرگرت بێ کەسانی دیکەش توانیان هەر سوود لەم کارگەی وەربگرن و هەلی کار زیاتر بڕەخسێنیان چەند کەسێکی دیکە ئیش بکە لەم کارگەی بەتەشید ئەکرێت کە تۆ کار پرۆژەیەکت کرد چەند کەسێک سووتی لێگومان سوودەکەش لە وڵاتی خۆت بە باشتر بوو بەسی شەڵا لە داهاتوە هەرێنی ئێرە بەڵام ئێستا خەڵکی زۆر بڵێن بۆ مەسلەی سوود وەرگتن لە کارگە و هەلی کار کارگە عادەتەن تۆ بێ خواخوات بێ کە بکەوێتە سەر پێی خۆی و خۆی پێ بەخێوە کرێجارێ ئێرەش دامانەنا خەڵکی کێ نێتوانی بەخێوکە با ڕۆتینات و پارەوەرگرتنەکەی حکوومەتیش بۆستێ ئەخە دێ من چیت پێیاڵم ناڵم کەسیکە بێ بەخێو ناکرا ڕاستەکەی خۆی ئەسڵ وایە کە گەنجێک یاخود هاڵاتێک لە وڵاتەکەدا دەسەکا بە کارێک خۆی ئەژێنێ نابێتە بارگرانی بۆ حکوومەتش هەموو جۆر ئاسانکاریکی بۆ بکە بەڵام بەداخەوەندێک جار ئەوەندە ڕۆتیناتە بینی لە ناودام و دەستگا فەرمیەکانە هەتا مۆڵت بۆ ئیشێکی وا وەرەگری ئیتر بێزارەبی زۆری پێچ تااقەتە نامێ ناتوانانی ئەوتا بۆ ناوەکە تۆ ئەوەنە زۆر سپاس بۆ بەڕێز کاک دڵشاد ئەحمەد خاوەنی کارگەی دروستکردنی چەقۆ یەخوا بەخێر بێ سپاس دەکەین سەرکەوتوو بن ئینشاءڵڵا